پەیکەری بەرخودان یان ژنی ئازاد پەیکەری هونەرمەند زیرەک میرە کە وەکو هێمای بەرخودان یان خۆڕاگری کۆبانەیە کە لە هەمان کاتدا وەکو هێمایەکە بۆ چەندین دامونەزگای کۆبانەیە لە زانکۆی کۆبانیەوە بگرە هەتاکو شارەوانی کۆبانێ و چەند دامونەزگایەکی دیکە لە ئێستاە و نەک ئێستا و چەند ساڵێکیشە وەکو هێما لە فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ دەدرێتە ئەو کەسانەی کە لە فیستیڤاڵەکەیە بەشدارە بن بۆ ئەم ساڵیش پەردە لەسەر هەمان پەیکەر لادرا لە ئەڵمانیا لە فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ. زیرەک میرە هونەرمەندی ناسراوی کورد و جیهانی کە بەکارە جیاوازەکانی بەکارە پەیامدارەکانی ناسراوە ئەم ئێوارەیە میوانی کورسات مەگەزینەوە باسێکمان لەو پەیکەرە و لە چەند کارێکی دیکەی بۆ کات کاک زیرەک سڵاوت لەبێ ئەم کاتەوە باش. سڵاو کاتت باش، ڕێز و خۆشەویستیم بۆ بەڕێزت بۆ ئەواوی بینەرانمان لە کورسات مەگەزین. سوپاس بۆ تۆ کاک زیرەک. پەیکەری ژنی ئازاد یان بەرخودان کە وەکو هێمایەکە وەکو باسم کرد لە سەرەتایە بەڵام لە هەمان کاتدا وەکو هێمایەکە یان وەکو دیارێک ئەدرێ بۆ کەسانەی کە لە فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ بەشدارە بن. باسێکی فیستیڤاڵەکەمان بۆ بکەیت لە هەمان کاتدا باسێکی ئەو پەیکەرەمان بۆ بکەیت ژنی ئازاد یان بەرخودان. بەڵێ ئەمە بۆ ئەمە ئەم ساڵ خولی شەشەمی فێستیڤاڵی نێودەوڵەتی کۆبانی بوو بۆ فیلم لە وڵاتی ئەڵمانیا. چەند ساڵێکە خەڵاتەکە کە لەلایەن بەندە و دروست کراوەتەوە بە هەمان شێوە ماکێتی یاخود هەمان پەیکەری بەرخۆدانی کۆبانەیە بە قەبارەی 30 سانتیم و 2 کیلۆ قورسی و لە مادەی برۆنز دروست کراوە و بە زاختاوی ئاڵتون ڕووپۆش کراوە. ساڵانە ئەبەخشرێت بەو فیلمە سەرکەوتوانە یا دەرهێنەر یا ئەکتەر یا باشترین فیلم. ئەم ساڵش بە هەمان شێوە ئەتوانم بڵێم زۆر بەباشی کارەکانی بەڕێوە چوو و ئەگە زیادە گۆیی نەبێت ئەتوانە بڵێم یەکێکە لە باشترین فەستیڤاڵە کوردیەکان لە دەروی وڵات کە لە ڕاستیە لەلایەن چەند گەنجێکەوە ئەم فەستیڤاڵە ڕێکەخرێت بێ ئەوەی کە لایەنێک یا دەسەڵات یا پارتێک یا یینێکی گەورەی لە پشت بێت ئەوەی کە پشتی پێ بەستن سپۆنسەری ئەو کۆمپانیا و شەریکاتە کوردیانن یا ئەو سەرمایەدارە کوردیانن لە دەروی وڵات. ئەتوانم بڵێم بەڵێ بە خۆشحاڵ یەکێکە لە فەستیڤاڵە زۆر باشەکانی کوردی کە ساڵانە بەڕێوەهاتێت بۆ ئەم ساڵ هەمان ئەو پەیکەری کۆبانێ بەڵام بە قەبارەی 2 مەتر بە بەرزی 2 مەتر جارێکی تر دروستمان کردەوە و لە فەستیڤاڵەکە پەردەی لەسەر لایرا زۆر بە خۆشحاڵم بۆی کە دینان پەیکەران بە تایبەت لای کوردانی هەر 4 پارچە بەڵام زیاتر باش و ڕۆژ ئاوا و باکوور پیرۆزیە تایبەتمەندیەکی زۆری هەیە بۆیان ئەوان جیاوازتر لە پەیکەرێک تەماشایەکەن بەڕاستی زیاتر وەکو سنوورشکاندنێک یاخود ئەو سنوورە دەستکردەی کە 100 و چەند ساڵێکە لەلایەن زلێزەکانەوە دروست کراوە لە بینی پارچەکانی کوردستان کەم پەیکەرە توانی تێکی بشکێنێت بۆیە بۆ من و بۆ ئەوانش ئەم پەیکەرە زیاتر لە پەیکەرێکە بۆ ئەمساڵ بەڕاستیەکەی بۆ من مای خۆشحاڵی بوو کەوت وەکو ئاماژەم بۆ کرد ئەمە بۆ جاری سێمە پەردە لەسەرم پەیکەرە لابێت جاری یەکەم وەکو دیاری پایتەختی ڕۆشنبیری سلەیمانی یاخود وەکو دیاری باشوور بۆ ڕۆژئاوای کوردستان لە سلەیمانی پەردەمان لەسەر لایە لە بەردەم پارێزگای کە هەولێر ببوورە سلەیمانی بەڵێ و دوای 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ نمایشکردنی لە سلەیمانی جارێکی تر بردمان بۆ کۆبانێ و لە کۆبانێ پەردەی لەسەر لایراوە خۆشحاڵم کەی سابینم لە وڵاتێکی ئەوروپی لە وڵاتێکی ئەوروپی وەکو ئەڵمانیا دارێکی تر پەردە لەسەر هەمان پەیکەر لایرێتەوە بە هەمان شێواز بە هیچ گۆڕانکاریەک جگە لە گۆڕانکاری قەبارە نەبێت. باش ئەو پەیکەرەی لە فیستیڤاڵەکەیە پەردەی لەسەر لادرا کە بەڕێزت باست لەوە کرد بەرزەکەی 2 مەترە شوێنەکەی کوێ بێت لە شو دانرێت؟ لە ڕاستیە لە ئاخندا ئەندرێت لە شاری ئاخندا ئەندرێت بۆ ئێستا لە ئاخنە دواتر گوازبێتەوە بۆ شاری ئێسن ساڵانەش هەڵبەتە پەیکەرەکە بە شێوازێکی کۆنکرێتی پەیوەست نییە بە زەمینەوە
ئەتوانی بجوڵێندرێت هەموو ساڵێکش گوازرێتەوە بۆ فەستیڤاڵەکە لە فەستیڤاڵەکە نمایشەکرێت. باشە کاک زیرەک ئەگەر پەیکەری بەرخودان یان ژنی ئازاد بدوێت چ چیرۆکێکە گێڕێتەوە؟ لە ڕاستیە چیرۆکی زۆر تاڵە جێڕێتەوە. من نامێت لێرە ئاماژەی بۆ بکەم. هیوادارم بتوانم لە داهاتوودا ئەوەی کە ئەو ئەیگێڕێتەوە و ئەوەی کە من ئەمەوێت ببم بە بڵندگۆی یا زمان حاڵی ئەو پەیکەرە بتوانم لە داهاتوە بینوسمەوە. بەڵێ کاک زیرەک بینە سەر باسی گشتی کارکردنی تۆ هێزی کارکردنی تۆ لەکوێیەت لە کاتێکە زۆر ئەوانی سەرسام من بە کارەکانی تۆ خۆشت باز لەواکەیت کە جیاوازی کارکردن لێرەوە دێت یان جیاوازی بیرکردنەوە بەم شێوەی ئەبێت کە کارەکانت بەم جۆرە دەنگدانەوەی هەبێت. بەڵێ لە ڕاستیە بۆ من وەکو پێشووتر ئاماژەم بۆ کردووە ڕەنگە دروستکردنی پەیکەرێک کارێکی مەحاڵ نەبێت. ساڵانە پەیمانگای هونەرە جوانەکان و زانکۆی سلەیمانی یا کۆلێژی هونەرە جوانەکان لە هەر سێ شارەکە پەیمانگای هونەرە جوانەکان لە هەر سێ شارەکە هەر چوار شارەکەی کوردستان هەر 5 پارێزگاکە کەیسا هەڵبجەشی لەگەڵدایە سەدان هونەرمەند یا سەدان کادری هونەری خوێنکاری هونەری بەرهەمەهێنن بەڵام دواتر چەندیان ئەبن بە هونەرمەند لە ڕاستیە و بۆیە بۆ من هەمیشە وتومە دروستکردنی پەیکەر یا دروستکردنی چاوبڕۆیەک گرنگ نییە لە ڕاستیە ئەوەنەی کە بۆ من گرنگە چۆن تۆ بابەت ئەدۆزیتەوە یعنی بەر لە فۆرم ئەبێتۆ بابەتەکە هەڵبژێنیت بابەتێک بێت گشتگیر بێت بابەتێک بێت کە دەستخیتە سەر برینەکان لە ڕاستیە و هەندێک جار ئەتوانم بڵێم ڕەخنەگرتن لە ڕێکاری هونەری لەسەر شەقامەوە کە ئەتوانم بڵێم من کە بەمە ئەناسرێمەوە یا ئەتوانم بڵێم من ئەگەر نەبێت بە زیادەگۆی من ئەم ستایلە تازەم هێنایە ناو هونەری شێوەکاری پەیکەرسازیەوە کە ڕەخنەگرتن لە ڕێکاری هونەریەوە لەسەر تەقامەکان فۆرمی جیاواز ماتریاڵی جیاواز تا شکلی جیاواز ئەمانە هەمووی بوونەوە هۆکار بۆی کە ئەتوانم بڵێم بوونە هۆی سەرکەوتن یا ئەبنە هۆکارێک هەمویان پێکەوە بۆ سەرکەوتنی پرۆژە هونەریەکانە. بەڵێ کاک زیرەک ئەگەر پەیکەرێک بۆ ئەوەی پەیکەرێک شوێنی خۆی بگرێت یان بمێنێتەوە ون نەبێت ئەم پەیکەرە چی گرنگە؟ ئایا پەیام چ ڕۆڵێکی هەیە لە دانانی پەیکەرێکە تا کاریگەری هەبێت؟ لە ڕاستی ئەگەر بەر لە هەر شت ئەبێ پەیام بەر تاکەکانەکەوێت ینی کاتێک کە تۆ پەیکەرێک پەیامی هەبوو هاوڕێ بێ ئەوەی ئاگات لێ بێت ڕاستە ماتریالەکە ماتریالێکی مردووە چیمەنتۆیە بڕۆنزە فایبەرگلاسە هەر یەکێک لەو ماتریالانە بێت لە کۆتایە زۆر گرنگ نییە بۆ گەاندنی پەیامەکە ئەوەی کە بۆ پەیکەرێکی زندوو گرنگە بۆ پەیکەرێک کە بمێنێتەوە ئەبێ بەر تاک بە تاکی ئەو کەسانە بکەوێت کە ڕۆژانە بەلایەتی ئەپەڕێت نەک تەنها وەکو بەرمیلێک دانرابێت لەسەر شەقامێک و بە تەنیشتێ زۆر ئاسانی گوزەرەکەی پەیکەر ئەبێت زۆر بڵێ بێ بەڕاستێکی ئەبێت باز لەو معاناتانە بکات کە ئەو تاکانی کە ڕۆژانە بەسەر شەقامەکەی بەلایەتی ئەپەڕن پێم وانییە ئەگەر باسەکە باز لەسەر پەیکەرەکان یا کار هونەریەکانی منە پێم وانییە لە ژیانمە کارێکی هونەریم کرده بێت بە ئاسانی بینەرێک بەلایەتی پەڕی بێ بەڕاستێکی حتمما ڕایگرتووە مەرجش نییە بەدڵی بوو بێت ئەشێت بەدڵی نەبوو بێت بەس ڕایگرتووە بەڕاستێکەی و پەیامی هەبووە بەڕاستێکی هیچ کارێکی هونەریم نییە بێ پەیام بوو بێت وایە بەلای منەوە بۆ زندووبوونی هونەر کاتێک کە تۆ ماتریالەکەت مردووە چۆن ڕوح ئەەکەیت بەبەر ئەم کارە هونەریە یاخود بەبەر ئەم ماتریالە مردووە ئەوەیە کە تۆ بە پەیامێکی زندووت هەبێت یاخود دەستخیتە سەر ئەو برینانەی کە لە جەستەی ئەو کەسەیە کە بەلای پەیکەرەکەی ئاڕواد یاخود دەستخیتە سەر ئەو برینانەی دەستخیتە سەر ئەوەی کە ئەو تاکەی کە بەلای پەیکەرەکەی تێپەڕێ ئەوێ بیڵێت و ناتوانێت بیڵێت بەڕاستەکەی تۆ یەک لەبری ئەو خەڵکە هەموو ئەمانە ئەڵی لە ڕێکاریی هونەریەوە بۆیە ئەمانە ئەبنەوە کار بۆی کە تۆ پرۆژێکی زندوو بەرهەم بێنیت ئەجا هەمیشەش هاوڕێجان پرۆژەی زندوو دژی هەیە بەڕاستێکەی چکە هیچ کاتێک ڕەخنەگرتن مەڵحەم نییە بەڕاستێکەی دایمە کاتێک کە تۆ ڕەخنە ئەگری لە تەرەفێک لەلایەنێک ئەو پێی خۆش نابێت یاخود هەندێک جار پێی هەزم ناکرێت وایە هەمیشە دژ و
کۆک لە پرۆژەکانە دروستە بن، لە پەیامەکانە دروستە بن، لە کارونەرێک لە بینەری کارە هونەرەکانمە دروستە بن، هەردووکیشیان قبوڵن، هەردووکیشیان زەرورە هەبن، چکە گەردجەکە نەبێت پشگیرەکە نایەتە گوڵ. باشە کاک زیرەک، شوێن تا چۆن گرنگە بۆ نمایشکردنی پەیکەر بۆ گەیاندنی ئەو پەیامی کە باست کرد؟ شوێن زۆر گرنگە لە ڕاستیە، لە 150 لەتوانم بڵێم لە 150 نامەبەرەکە کە پەیامبەرەکە شوێنەکەی بەڕاستیەکەی، بەڵام مانای ئەوەش نییە کە تۆ لە شوێنێکی خراپ پەیکەرێکت دانا ئەشێدەوە پەیکەرە پەیکەرێکی مردوو بێت یان نەتوانێت ئەم پەیامە بە جوانی بگەێنێت بە تاکەکان. لە ڕاستیە هەڵبەتە ئیستا باسی ئەم سەردەماکەنی سەردەمی سوسیال میدیایە ئەتوانی لە ڕێی مینبەرەکەی خۆتەوە، لە ڕێی کەناڵەکەی خۆتەوە لایڤێکی لەسەر بکەیتەوە یاخود چەند فۆتۆیەکی نمایش بکەیت بەر هەموو تاکێکە کەوێت لە سوسیال میدیا، نەک تەنها لە شارەکەی خۆت بگەن لە کۆی لە گشت جیهانە لە هەموو شکون و کەلەبەرێکی ئەم سەرزەمینە. بەڵام بەرکەوتنی تاک ڕوبەڕوو شوێن زۆر گرنگەوە، بە تایبەتی کە ئێستا دنیا کراوەتەوە، دنیا و دنیا بچووکەی جاران نەماوە، تۆ گەشتیاریت بۆ وڵاتەکەت یا ڕەنگە باش وابێت چاک وابێت لە شوێنێکی بەرچاو بێت بۆی کام و کەسێک بەری بکەوێت، چکە لە کۆتاییە بیرت نەچێت کاری هونەری لە ڕاستیە پێناسەیە بۆ کۆمەڵگاکەت. هەموو کارێکی هونەری هەڵقوڵاوی ناو کۆمەڵگاکەیە بە ڕاستەکەی، چ پەیکەری سەرکردەیەکتە، کەسایەتێکی مێژووییتە، شاعرێکتە، نووسەرێکتە، هەر کەسێکە، تاکو ئەو ستایڵە کارکردنەی کە منش کاری لەسەرەکەم کە ئەشێ باشتر و باشتر بیکەینەوە، یا کردارمان جوانتر بێت، یا ڕفتارمان باشتر بێت، یا چاکتر لەگەڵ ژینگەی وڵاتەکەمانە. بەنمونە ئەگەر بۆت باسکەم، بۆ نمونە من یەکەمین پەیکەری ژینگەیم ئەگەر بەڕێستان بیرتان مابێت لە 2025 ساڵ بەر لە ئێستا، یەکەمین پەیکەرم کە بۆ ژینگە کرد، پێم وابێت ئەو کاتە ڕێکخراوی ژینگەیمان نەبوو هەڵە نەدەم، یەکەمین پەیکەری ژینگەم دروست کرد لە چەقچەق لە پاشماوەی گەشتیاران، هەمووی ئازبگیتارێک بوو، هەموویم لە قوتووی پاشماوەی گەشتیاران دروست کرد. بەڕاستێکی هەدەفەکەشی ئەو بوو کاتێکە گەشتیارێک یاخود سەردانیکەرێک بیانیەک گێتە وڵاتەکەمان، ڕەنگە نەتوانێت بێتە ماڵی هەموومانەوە، بەڵام لە ڕێی جادە و لە ڕێی سەیرانگاکانەوە زۆر بە ئاسانی ئەتوانێت ناو ماڵەکانمان ببینێت، ئاستی ڕۆشنبیریمان ببینێت، ئاستی بیرکردنەوەمان ببینێت. بەڕاستێکی وایە ئەو پەیکەرم بنیاد نابۆی کە ڕێز لە سەیرانگاکانمان بگرین و ڕوویەکی جوانی شارەکەمان نیشانی تەواوی و گەشتیار و بیانیانە بین کە سەردانی وڵاتەکەمانەکەن. جا بۆیە مەبەستم وایە کاتێک کە تۆ کارێکی هونەریەکەی، لە ڕاستیە تەنها کارێکی هونەری نییە، تۆ مێژوویەک لەسەر شەقام دائەنیت. پێویست ناکات کاتێک کە تۆی وڵاتێکی وەکو ئێستا کە من لێژ وڵاتێکی وەکو هۆڵەندا، ڕەنگە بۆ تو ئاسان نەبێ بڕۆی مێژووی هۆڵەندا بخوێنیتەوە لە ڕێی لە کتێبخانە کتێبێکی ئەوەنەیە، ڕەنگەر زمانەکەش نەزانی تۆ کاتت نەبێ، بەڵام لە ڕێی کارە هونەرەکانیانەوە لەسەر شەقامەکە زۆر بە باشی و بە چاکی بە قەیسەر و پادشا و شاعر و نووسەر و هونەرمەندە گەورەکانیان ئەبینیت و ئاستی ڕۆشنبیری هونەرە بینیت، ئاستی ڕۆشنبیری تاک بە تاکی ئەم کۆمەڵگایە لە دوو کۆڵانی ئەمستردامە ئەبینیت لە ڕێی کارە هونەرەکانیانەوە. وای پێویست ناکات تۆ بڕۆیت کاتێکی زۆر لە کتێبخانەکان سەرفی وەکو گەشتیارێکم بابەستە نەگۆکەوەی کە توێژینەوەیەک لەسەر وڵاتێک بکەیت، پێویست ناکات بەڕاستێکی لە دوو کۆڵانی ئەمستردام لە تۆ کۆڵانی ڕۆتردام ئەتوانیت زۆر بە باشی و بە چاکی بزانیت ئەم کۆمەڵگایە چۆن بیرەکاتەوە، ئەم دەسەڵاتە چۆن ئەم وڵاتە بەڕێوە ئەبات، چی هەبووە چی نەبووە، خاوەنی چ گەنجینەیەکن لە هونەر لە هەموو ڕووەکانەوە. بەڕاستێکی بواە هونەر و پەیکەر زۆر گرنگە بەڕاستێکی و ئەش بێ زندوو بێ. بەڕاستێکی پێم وانە پەیکەرە بێت بەستەنها لێوی ئاڵ و قژی کاڵ بێ. بەڕاستێکی پەیکەرە بێ پەیامی هەبێت، هەر کاتێک پەیکەرێک پەیامی نەبوو لە پێم وایە نەکرێ باشتر. لە ڕاستیە من لەگەڵ ئەوەیان نیم کە بۆ نمونە نافورەیەکە فوارەیەکە گۆزەیەکی لەسەر شانە ڕەنگە جوان بێ بەڕاستێکی، بەڵام کاتێک ئێمە باز لە هونەرەکەین، باز لە پەیکەرەکەین کە پەیکەرێکە بەرتەکەوێ. بەڕاستێکی ئەبێت پەیامی هەبێت، بێت پەیام نەکردنی باشترە، پارەکە لە شتێکی تر سرف کرێت چاکترە. بەڵێ کاک زیرەک، داوای ئەو چەکانت کرد کە گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان لە پرۆسەی ئاشتیدا سووتاندیان بۆ
بەرهەمێکی هونەری یان بۆ مۆنۆمنتی ئاشتی داواکات بەکوێ گەیشت؟ داواکەم زۆر بە باشی ڕۆیشت بە ڕاستێکەی و زۆر مای خۆشحاڵیە لەسەر ئاستی زۆر باڵا لە عێراق و لە کوردستان پێشوازیان لە بیرۆکەکەم کرد و بەدەنگ بیرۆکەکەمەوە هاتن پەیوەندیان پێوە کردم. بەڵام لە ڕاستیەک پرۆژەکە پرۆژێکی ئاسانیە، پرۆژەکە پرۆژەیەکی گەورەیە، بۆیە کاتی ئەوێت خۆشحاڵانە هەموو شتێک بە باشە ڕۆیشتووە. هیوادارم لە ئایندەیە وەکەوەی کە بەڵێنیان پێیاوم پرۆژەکە بە ئەنجام بگەێنرێت، بەڵام لە ڕاستیە کاتی ئەوێت. کاک زیرەک پلان و پرۆژەی داهاتوت لە کاری هونەریە چییە بێت؟ کاری داهاتوت چۆنە بینین؟ لەکوێ ئەیبینین؟ لە ڕاستیە چەند پرۆژەیەکم هەیە، لێرە پرۆژەیەکم هەیە ئیسەکاری لەسەرەکەم، ئەم ماکێتەکەی تەواو بووە، بەڵام لێرە لە ئەوروپا لە ڕاستیە کارکردن ئێکسترا یاخود زیاتر قورسرە وەک لە کوردستان، چکە بە ڕاستیەکەی لێرە ڕەنگە شتێک بڵێم بۆ خۆم تازەیە، دڵنیام بۆ بەڕێزشت تازە بێت. لێرە کۆنتراکتر لەگەڵەکە عەقدە لەگەڵەکات شارەوانیەکان بە تایبەت شارەوانی گەورەکان پەیکەر بۆ لەم کاتێ پەیکەر بۆ هەتا داناندرێ لە شوێنێکە، ینی پەیکەر عەقدی هەیە بۆ نمونە بۆ چەند ساڵێک دای ئەنی لە شوێنێک دواتر تەحویلەکرێت بۆ شوێنێکی تر ئەگوازرێتەوە، یا بە تایبەتی ئەڵبەتەم باز لە چەقی شارەکانەکەم. ئیستا بە نمونە شتێکت بۆ باسکەم، فامیلەیەکی بەناوبانکێ لێرە زۆر دەوڵەمەندن یا پشتی شێری اقتصادی هۆڵەندا لەسەر شانی ئەوانە ساڵانە، پەیکەرێکیان کڕیەوە بە 400,000 یۆرۆ لە ئەمریکا، 4 ساڵە هەوڵەدەن لەگەڵ شارەوانی ڕۆتردامە کە ئەم پەیکەرە داینن وەکو دیاری بۆ ئەم خانەوادەیە خەڵکی ڕۆتردامن، وەکو دیارێک بۆ شارەکەی خۆیان کڕیویانە بە 400,000 یۆرۆ. بەڵام لە دوای 4 ساڵ هەوڵدان و مادووبوون بۆ ماوەی 4 ساڵ ڕێگەیان پێداوە ئەو پەیکەرە نمایش بکرێت، دواترە گوازرێتەوە بۆ شوێنێکی تری پارکێک یا شوێنێکی چەپەک لە ڕاستیەکەیە. بۆیە کارکردن لێرە ئاسان نییە، زۆر قورسام، بەڵام ئەگەر سەرش بگرێت زۆر باش سەرەگرێت، چکە من تەجروبەی 2 پرۆژەی گەورەی پەیکەرم هەیە. هونەرمەند لێرە زۆر کارەکانی ئاسانترە وەک لە هونەرمەند لە کوردستان بەداخەوە، لە هونەرمەندی زۆر باشمانەیە لە کوردستان، بەڵام ڕەنگە ئەم ستایلی کارکردنەی ئێرەیان بۆ نەڕەخسابێت، یا هیوادارم لە داهاتوە بێت ئەم ستایلە کارکردنە لاینی پەیوەندیدار کۆمپانیەکان، وەزارەتی ڕۆشنبیری یا شارەوانیەکان، پارێزگا بەم شێوازە کار لەگەڵ هونەرمەندانە بکەن، کارەکانیان بۆ ئاسانکەن. لە ڕاستیە قاعیدە دروستکردن کاری هونەرمەند نییە لێرە، زۆرێک لە شتەکان کاری هونەرمەند نییە، هونەرمەند خاوەنی پەیامە، خاوەنی پەیکەرێکە، پەیکەرەکەی لەلایەن شارەوانیەوە یا لایەنی پەیوەندیدار لایەنی معنی بۆ بابەتە قبول کراوە، لە پێشبڕکێیە ئەکسەری زۆربەی کاتەکان لێرە بە پێشبڕکێ کارەکان قبولەکرێت. لە ڕاستیە وەکو ئاماژەم بۆ کرد، چکە لێرە ماستەر پلان هەیە، ماستەر پلانی 100 ساڵە هەیە، بە نمونە بازدەم پرۆژەی خۆم بکەم، چەند شوێنێکم دەستنیشان کردهبوو کە من ئەم شوێنانە گونجاو بۆ کارەکەی خۆم، هەرێکە و مبەررێکی تایبەت بە خۆیانە بووە، زۆرش گونجاو و واقعی بوو. بەڕاستێکەی یەکێکیانم کە لە هەمووی پێ باشتر بوو، پێیان وابوو کە لە 50 ساڵی داهاتووە نیو سەدەی تر دانیشتوانی ئەم شارە بۆ ملیۆن و قسوور زیا ئەکات و هاتوچۆ زۆر زەحمەت ئەبێت، بۆیە ئێرە لە 50 ساڵی داهاتووە ویستگەیەکی یا ستیشن بڵێ ویستگەیەکی قیتار لێرە ئەکرێتەوە، درام ببوورە میترۆ لەژێر ئەرزە، بۆیە ناکرێت ئەلە شوێنێ پەیکەرداندرێت تێگەیت، ینی دانەیەکی تر ئەبوو لە بەرەوەی ڕێژەی دانیشتوان زۆرە بوو، نازان چی ئەوانە ئەبووە هەر بەهین بمێنێت. بەهەرحاڵ هەرێک و مبەرێکی خۆی هەیە، وەکوتم کارەکان ئاسان نین، بەڵام بەردەوامم هیوادارم لە ئایندەیەکی نزیکە پرۆژەکە بێتە بەرهەم و لە ڕاستوخۆیەکی ئەوهای لەگەڵ جەنابتان و بینەرەکانتانە باز لە پرۆژە تازەکە بکەین. بەڵێ، سپاس بۆ تۆ هونەرمەندی ئازیز زیرەک میرە، سپاس بۆ ئەو کاتەی بە ئێمەت بەخشی، بە هیوای بەردەوامی و کاری باشتر. سپاس بۆ بەڕێستە.